بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وموالاه. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. مامۆستانی بەڕێز و ئازیز، سەرەتا داواکارین لە خوای رب العالمین تاعەت و عیبادەتمان قبول بکە و لە هەمان کاتدا بە خێراتنێکی زۆر گەرم و گوڕی ئێوەی بەڕێز دەکەین و زۆر خۆشحاڵین لەو کۆڕە، لەو دیدارە، لەو بۆنەیە بە خزمەتتان دەگەین. و لە هەمان کاتدا زۆر سپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ دەکەین بۆ سازکردنی ئەم ئێوارە خوانە، ئەم ئیفتارە و ئەم کۆڕ و ئەم بۆنەیە. دیارە ئەنجومەنی خەلیفان وەکو نەریتی ساڵانەی خۆی ئیفتار سایمی سازەکە کە لە کۆمەڵ بەڕاستی ئەنجومەنێکی نەشیت و چالاکن، بۆیە لای خۆمانەوە دەستخۆشیان لێ دەکەین. خوای گەورە پاداشتی بەخێریان بداتەوە. و سپاسی جەنابی مامۆستا مەڕوان دەکەین کە کۆمەڵێک قسەی باش و بەپێزی بۆ کردین، تا ڕادەیەک تێراوی کردین. بابەتەکەیوی زیاتر بابەتێکی ئیمانی ڕوحی بوو بۆ ئەوەی هاوسەنگ و هاوچێشە ڕابگرین. من زیاتر بابەتێکی فکریتان پێشکەش دەکەم، لەوانەیە بەنسبەت هەندێکتان وشک بی و بەنسبەت هەندێکیشتان زۆر ئاسایی بی. بابەتەکەی من عنوانەکەی بە ناوی ئەزمەی عەقڵی ئینسانە، لە سێ وشە پێک دێ، هەر سێ وشە بە ئەلیف دەست پێ دەکا. ئەزمەی عەقڵی ئینسان. بەڕێزان، ئازیزان، بە پشتیوانی خوای گەورە لەو چەند خوڵەکەی کە بۆمان دانراوە، زۆر بە کورتی و بە پوختی لە چەند تەوەرێکدا و بە پێی چەند ئایەت و حەدیثێک بە پێی توانە ئەو بابەتەتان بۆ باز دەکەین. تا نەچینە نێو بابەتەکە وەک پێویست کارلێک و تەفاعولی لەگەڵ ناکەیت. لەوانەیە هەندێکمان بڵێن جا ئێمە چ پەیوەندیمان بە ئەزمەی عەقڵی ئینسانەوەیە، بەڵام لە هەمان کاتدا نازانین یا دواتر دەردەکەوێ کە ئەزمەی عەقڵی ئینسان کێشەیەکی زۆر گەورەیە، لەبەر ئەوەی ئینسان دووچاری چەند کێشە و دەرد و نەخۆشی و پەتا و پەتەرێک دەبی. یەک لەوانە لە لاشە وەکو ئەندام و ئۆرگان و جەوارح توش دەبی، یەکێک لەوانە لە ڕووی فیکر و بیر و باوەڕ و ئایدیۆلۆژیا توش دەبی. جا بەر لەوەی کە بچینە نێو کڕۆکی بابەتەکەمان، یەکەی تەوەرەکان باس بکەین، سەرەتا پێم خۆشە کورتە پێناسەیەکی ناونیشانەکە بکەین کە دەڵێن ئەزمەی عەقڵی ئینسان. ئایا ئەزمەی عەقڵی ئینسان چییە؟ هەڵبەتە کە دەڵێن ئەزمە ئەو وشەیەکی عەرەبیە، وەکو مرادیف و ئاوەڵواتە لە زمانی عەرەبی چەند وشەیەکی تریشی پێدەگوترێ. بۆ نمونە بە عەرەبی پێی دەگوترێ ئەزمە، یا قەضیە، یا موشکیلە، یا معضیلە، یا جەدب، یا قەحط، یا ضەیق، یا شدەت. هەموو ئەوانە یعنی ئەگەر جۆرێک لێکیش دیابن، بەڵام زیاتر بەمانای کێشە و کۆسپ و تەگەرە و ئاستەنگ دێن. ئەزمە زیاتر بە حاڵەتێک دەگوترێ، بە کێشەیەک دەگوترێ کە بئاڵقێ، کە بچەقی، کە پێویستی بە چارەسەرێکی جەذری و ڕەگ و ڕیشاڵی هەبی. بۆ نمونە ئەزمە چەندەهان جۆری هەیە. کاتێک کە باسی ئەزمە دەکرێ، ئێمە پێمان وانە بێ ئەزمە یەک جۆری هەیە. ئەزمەی سیاسیمان هەیە، ئەزمەی ئابووریمان هەیە، یعنی ئەزمەی عەقڵی ئینسانمان هەیە، ئەزمەی فکریمان هەیە، ئەزمەی کۆمەڵاتی و جیڤاچیمان هەیە و هەروەها. مەگەر چەندار جار گوێمان لێ نەبووە کە دەڵێن لە ڕووی سیاسیەوە ئەم گەڵ و وڵاتە تووشی ئەزمە بووە، پێویستی بە کەسانێکی ڕۆشنبیر و بڵیمەت و سیاست مەدار هەیە کە ئەو میللەتەی ڕزگاری بکە. مەگەر گوێمان لێ نەبووە وەکو حاڵەتی ئێستای هەرێمی کوردستان، کە هەرێمی کوردستان تووشی ئەزمەی دارایی بووە، واتە چەقیوە، ئەڵقاوە، کەوتۆتە قۆڵتێکی قوڵ.
پێویستی بە خەڵکی دانیشمەند و ئەقڵمەند هەیە کە قوتاری بکا و دەری بینێ چۆن ئەو خەڵکەی دەخاتە خۆشگوزەرانی ئەوە ئەزمەیە. هەڵبەتە ئەو بابەتەی کە باس دەکەین ئێمە کۆمەڵێک هەدەفمان هەیە کە باسی دەکەین. یەکێک لەو هەدەفانە بۆ ئەوەی هەز بەو نەخۆشیە بکەین کە بریتیە لە ئەزمەی عەقڵی ئینسان و لە هەمان کاتدا بۆ ئەوەی کێشە و مەترسیەکانی ئەزمەی عەقڵی ئینسان درک پێ بکەین و بیانزانین لە هەمان کاتدا بۆ ئەوەی چارەسەریان بکەین. ئەو بابەتە بابەتێکی گرنگە. ئەگەر هەر تەماشەی هەدەف و ئامانجەکانی بابەتەکە بکەین کە باسم کرد، ئەهمیەت و ئەرزشی بابەتەکەمان لە بۆ بەدەردەکەوی. ئێمە کە دەڵێن ئەزمەی عەقڵی ئینسان بە شێوەیەکی گشتی لە ژیاندا زۆر جار ئینسان بە شێوەیەکی گشتی لە ئەزمەدایە لە ڕووی عەقڵ، لە ڕووی بیرکردنەوە، لە ڕووی دید و بۆچوون، لە ڕووی تێفکرین، لە ڕووی تێڕامان، لە ڕووی تێڕوانین، بە تایبەتیش مسلمانان کە چەندان کتێب لەلایەن بیرمەندانی ئیسلامی لەسەر ئەو مەسەلەیە نووسراوە، هەرچەندە بابەتەکەی من ئەزموونی ژیانی خۆمە و کۆپی هیچ کەس و هیچ وڵات و هیچ شوێنێک نییە. بەڵام مسلمانانیش بە تایبەتی کە سێ دائیرەیان هەیە، دائیرەی ئیسلام و ئیمان و تەقوا، بەڵام ئێمە زیاتر بە شێوە گشتەکەی باسی ئینسان دەکەین کە زۆر جار ئینسان لە ڕووی عەقڵ و بیرکردنەوە و تێڕوانینەوە لە ئەزمەدایە، لە کێشەدایە، عەقڵی بڕناکە، وەکو پێویست بیرێکی، بیرکردنەوەیەکی، فکرێکی، تەسەوڕ و تێڕوانینێکی سەحیح و ڕاست و دروستی بۆ ئاین، بۆ ژیان، بۆ ئینسان، بۆ بوونەوەر، بۆ پرسەکانی دەوروبەر نییە. بۆیە باسی عەقڵی ئینسان دەکەین. هەڵبەتە عەقڵ یعنی شتێکی زۆر گرنگە لە جەستەی ئینسان، لە لاشەی ئینسان. بۆ نمونە ئینسانێکی داعی، ئینسانێکی داهی، ئینسانێکی سەرکردە، ئینسانێکی زانا کاتێک زانایە و هۆشمەندە تا خاوەن عەقڵە، کاتێک کە عەقڵ لەدەست دەدا شێت دەبی و جێل دەبی و وێڵ دەبی. حتا لە ڕووی شەرعیەوە تەکلیفی لەسەر لا دەکەوی ئەگەر قسان بە ئیسلام بڵێ کوفر بکە لێی ناگیرێ لە بەرەوەی لە ڕووی شەرعیەوە ئەو ئینسانە یعنی ممەیزات و خاسیەتەکانی خۆی لەدەستداوە و تەکلیفی لەسەر لا چووە. ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین لە زۆر شوێن سەرنجمان بۆ مەسەلەی بیرکردنەوە و تەفەکوور و تەدەبڕ و ئەوانە ڕادەکێشی و لە ڕوانگەی ئیسلامیشەوە بەڕاستی تێڕامان و تێفکرین هەم عیبادەتە هەم ئینسان زۆر گەورە دەکا و زۆر گەشەی بە مێشک و بیرکردنەوەی دەدا و بەرەو پێشەوەی دەبا. عەقڵ لە زمانی عەرەبی وشەی عەقڵی پێدەگوترێ و هەروەها وشەی لوبی پێدەگوترێ کە جەمعەکەی ئەلبابە کە 14 جار ئەلباب لە قورئانی پیرۆزدا هاتووە. بۆ نمونە لە ئایەتی 19 سوورەتی ئەڕەعد خوای گەورە دەفەرمێ ئینەما یەتەذەکەر ئولو الئەلباب. جا بە سیغەی ئولو هاتیە، بە سیغەی ئولیش هاتیە کە هەر یەکە مانای خۆی هەیە. هەڵبەتە کە دەڵێن ئەلباب یعنی جەمعی لوبە بە کوردی واتە نێوەڕۆک، واتە کرۆک. بۆیە عەقڵ نێوەڕۆکی ئینسانە، کرۆکی ئینسانە. ئینسان بەبێ عەقڵ یعنی کەلاوەیەکی خاڵی و بۆشە. دیارە پێغەمبەری سەلات و سەلامی خوای لەسەر بێ سەبارەت بە ئەهمیەتی عەقڵ دەفەرمێ ما خەلەق الله خەلقا ئەکرەمەه من العەقڵ. دەفەرمێ هیچ شتێک لە مەخلوقات لەلایەن خوا لە عەقڵ ڕێزدارتر نییە، چونکە ئینسان بە عەقڵ مکەلەفە. دێینە سەر ناوەڕاستی بابەتەکەمان کە زیاتر مەبەسمە بۆ ئێوەی بەڕێز باشکەم، ئەویش هۆکارەکانی توشبوونی ئەزمەی عەقڵە. ئایا ئینسان بە شێوەکی گشتی بە تایبەتی مسلمانان بۆ تووشی ئەزمەی عەقڵ دەبن؟ کە مەبەستم زیاتر شێوە گشتیەکەی مسلمانان. هەڵبەتە لە خۆیانەوە تووشی کێشە و ئەزمەی عەقڵ نابن، کۆمەڵێک ئەسباب هەن. یەکێک لەو سەبەبانە بریتیە لە خوانە ناسین. لەوانەیە مسلمانان
هەز بە نیعمەتی ناسینی خوای گەورە بکەن، نیعمەتی دینداری و ئاین پەروەری بکەن. بەڵام ئینسانێکی هەڵگری ناسنامەی دین نەبی، کابرایەکی کافر و بێدین و عەلمانی و لایک و خوانەناس وەکو مسلمانان هەز بە نیعمەتی خواناسین ناکە. ئایا دەزانین ئەگەر خوا بناسین هەزاران کێشە و مەشاکیلمان لە ڕووی فکری و سیاسی و ئابووری و ژیانەوە بۆ چارەسەر دەکا؟ ئایا دەزانین بە پێچەوانەوە ئەگەر خوانەناسین هەزاران کێشە و مەشاکیل و کۆسپوتەگەرە و ئاستەنگمان بۆ بەدیدێ؟ یعنی کەواتە ئەگەر دەمانەوێ لە ژیاندا باش بژین، خۆش گوزەران بین لە دنیا و لە قیامەتیش، واتە مستەقبەل و عاقیبەتمان هەبێ، پێویستە بەڕاستی خوا بناسین. لە پاش خواناسین یعنی شارەزابوون لە دینی خوای سبحانە وتعالی. ئایا دینی خوا کە کەلامی خوایە کە بەرنامەی ژیانە بۆ ئینسان هاتووە بۆ ئەوەی کاروبارەکانی ئینسان ڕێک بخا، کاروبارەکانی ئینسانی پێ بەڕێوە ببردرێ، ئینسان لە هەموو شتێک ئیجتیهاد نەکا، بەڕێی خۆی نەکا، بەڵکو بەڕێی خوای سبحانە وتعالی بکە. ومن أصدق من الله قيل ومن أصدق من الله حديثا. ئایا قسەی چێ لەهی خوا ڕاستتر و نەستەقتر و بەپێسترە؟ بێگومان هیچ کەس. هەموو قسەیەک بەرامبەر بە قسەی خوا باتیلە و ناحەقە و ڕادەوەستی ئەگەر پێچەوانەی یعنی قسەی خوا و پێغەمبەر بی صلی الله عليه وسلم. بۆیە بەڕاستی ئەگەر لە دینی خوا شارەزابین کۆمەڵێک مەشاکیلمان بۆ چارەسەر دەبی. ئێستا تەماشا دەکەین لە دنیادا ئەگەر چی دەسەڵات هەیە و دادگا هەن و یاسا هەن، بەڵام تووشی کۆمەڵێک مەشاکیل دەبن لە بەرامبەری بەچۆک دادن لەبەرەوەی دەرمانەکە کە تەطبیقی شەریعەتی ئیسلامە کە ئاینی پیرۆزی ئیسلامە جێبەجێ ناکەن. سەبەبێکی تر بیرکردنەوەی خراپ. ئایا دەزانین ئەندامەکان کردارەکانمان زادەی بیرکردنەوەمانن؟ بیر لە چ بکەینەوە ئەوە ڕەنگ ڕێژ دەبی. بۆیە پێویستە بیرکردنەوەمان هەمیشە ئیجابی بی، هەمیشە باش بی بۆ ئەوەی بەرهەمی باشی لێ لەدایک بی. بەڵام کاتێک کە بیر لە نەخشە و پلان و پیلانی خراپ دەکەینەوە ئەندامەکانمان دێن، یعنی کاری خراپ ئەنجام دەدەن، کاری ناشەرعی و ناشایستە ئەنجام دەدەن. ئەگەر کەسێک لە مخەیلە و ذهن و بیر و هۆشی خۆی بیر لە ئەنجامدانی قەتلێکی ناحەق زینا نەکاتەوە، چۆن دێ بە ئەندامەکان ئەنجامی دەدا؟ یەکەم جا لە مێشکەوە لە بیرەوە لە عەقلەوە گەڵاڵەی دەکا و نەخشە و بەرنامەی بۆ دادەڕێژی، ئەو جا بە ئەندامەکان ئەنجامی دەدا. بۆیە ئەوە پەیوەندی بە ئەزمەی عەقلی ئینسانەوە هەیە کە ئەو ئینسانە هەمیشە ئیجابی بی نەک سەلبی بی، بیر لە شتە چاکەکان کاتەوە نەک بیر لە شتە خراپەکان بکاتەوە. خاڵێکی تر پەیڕەوی نەکردن لە ئیسلام. خاڵێکی تر جەهالەت، یعنی جەهالەت و نەفامی و نەزانین تێنەگەیشتن وامان لێ دەکا کە تووشی ئەزمەی ئەقڵ بین. خاڵێکی تر تەعەسوب، دەمارگیری. تەماشا دەکەین دەمارگیری لە ڕووی سیاسی، لە ڕووی نەتەوەیی، لە ڕووی ئاینی، لە ڕووی کۆمەڵێک شت کە خەڵکی پێ چاواشە دەکرێ، هەڵدەخەڵەترێ یان هان دەدرێ. جاری وهەیە ئەو تەعەسوبە وامان لێ دەکا کە تووشی ئەزمەی ئەقڵ بین، وەک پێویست بیر نەکەینەوە، ڕامان وەک پێویست نەبی، مەگەر چەندان کەس هەن بەناحەق بەناشەرعی لەسەر شتێکی باتیل، لەسەر ئایدۆلۆژیایەکی باتیل، لەسەر گەلوونەتەوەیەک، یعنی خۆی بە کوشتن دەدا گەلوونەتەوەی لێ دەبێتە خوا. ئەوە مانای ئەوە نییە کە ئێمە بڕوامان بە گەلوونەتەوە نەبی و ئیسلام لەگەر گەلوونەتەوە نییە و مافی گەلوونەتەوەکانی دابین نەکردیە، کە زۆر ئاەت و حەدیثی لەسەرا ئێرە جێ ئەوە نییە. بەڵام دەبێ ئەو حەقیقەتە بزانین، یعنی ئەگەر شتێک پێچەوانەی ئاەت و ئەحادیثی سەحیح بوو ئەوە شتێکی ناڕەوا و ناشەرعیە. خاڵێکی تر کە هۆکارێکی تر ئەوەیە تووشی ئەزمەی ئەقڵ دەبین، بەڕاستی لاساییکردنەوەی یعنی خراپەکارانەیە. ئەمە دوو جۆرە لاساییکردنەوەمان هەیە، تەقلیدێکی مەمدوحە باشە، تەقلیدێکی مەذمومە خراپە. هەندێکمان تەماشا دەکەین لێرە بە خەون و خەیاڵی ئەوروپا دەژین، یعنی حتا سەرکردەکانمان، حتا دەسەڵاتدارەکانمان زۆر بەداخەوە دەچن زۆر شتی خراپ و ناشەرعی و ناحەق لە پەنای دەریاکانەوە، لە پەنای هەزاران کیلۆمەترەوە
بینن بە ناوی پێشکەوتنەوە لەسەر گەل و وڵاتی خۆمان وەکو دەرمانێکی کوشندە لەسەرمان تاقی دەکەنەوە، خەڵکمان لێ بێدین دەکەن، خەڵکمان لێ مەسەلەن بێ ئەخلاق دەکەن، بەڵام ناچن لە ڕووی پێشکەوتن و تەکنەلۆژیاوە ئەو شتا چاکانی وڵاتانی ئەوروپا بێنن. مەگەر ئەوان پێش ئێمە ومانان لە 60ەکان و 70ەکان و 80ەکان زۆر لەو سەرکردانە لە وڵاتانی ئەوروپا ژیاینا، ئایا جێی سەرنج نییە بۆ شتە چاکەکانی ئەوێ نەقلی ئێرە ناکەن بۆ ئیلا شتە خراپەکان؟ ئەوە یعنی بە هەدەفە یعنی مەبەست و تایبەتمەندی خۆیان هەیە. بۆیە لاساییکردنەوەی باش بەرەو پێشمان دەبا، لاساییکردنەوەی خراپ بەرەو دوامان دەبا، لە مقابلیشدا ئیجتیهاد یعنی داهێنان کرد و کۆشش ئافراندنی باش بەرەو پێشەوەمان دەبا. تەماشای ئایەت و حەدیسەکان دەکەین، زۆر هانمان دەدا لە بۆ علم و معریفەت و داهێنان و تەکنەلۆژیا، بەڵام لەبەر ئەوەی وڵاتان تەطبیقیان کردووە و پێش ئێمە کەوتونەتەوە، بەڵام ئێمە ومانان دائیمەن لە دواوین و دەبێ لاسای ئەوان بکەینەوە بچین شتەکان لەوان وەربگرین. ئاخر شت لە ئەسبابەکان تێنەگەیشتن لە فەڵسەفەی ژیان و بوونەوەر ئینسان تووشی ئەزمەی ئەقڵ دەکا. ئێمە کائینێکی صاحب ڕیسالەین، خوای گەورە لە کەلامی خۆی پەیامی خۆی بۆ ئێمە ناردووە تا بیکەینە تاکە دەستور و یاسا و بەرنامەی ژیان. ئەوە ڕێزێکە لەو مەخلوقەی ناوە، لەو ئینسانەی ناوە. جا باشترین شت ئەوەیە کە ئێمە یعنی تێڕوانینمان سەبارەت بە خۆمان، سەبارەت بە خوا، سەبارەت بە خەڵک، سەبارەت بە ژیان، سەبارەت بە ئینسان، بە ئافرەت، بە هەموو پرسەکان بە شێوەیەک نەبی کە خەڵکێکی کافر و بێدین و خوانەناس پێی دەڕوانن، بەڵکو بە پێی ئایەت و حەدیسەکان بی ئەو کاتە کۆمەڵێک کێشەمان بۆ چارەسەر دەکا. یعنی تێڕوانینمان تەنیا مادی گەرایی نەبی بە مستەڵەحی فەلسەفی، واتە ماتریالیزمانە نەبی تەنیا بڕوامان بەشتی عینی و ذهنی هەبی بەو شتەی کە ئەمڕۆ بە عینی خۆمان بە چاوی خۆمان دەیبینین کە مجەسەمە بەرجەستەیە بڕوامان پێبی، بەڵام بڕوامان بە ماوەڕاء التەبیعات جیهانی میتافیزیکیا ئەو دیوی دیوار و ئەو دیوی مادە نەبی. یەک قسەی کورد لەسەرەوە بۆ ئەوەی زیاتر تێبگەین، ئەوەیە کە خەڵکێکی بێدین و خوانەناس لە هەموو جیهان بە تایبەتی ئەحزابی ئەلمانی و لایەک و گەمە لەگەر عەقڵی ئینسان دەکەن، خەڵک لە وڵاتی خۆیان پەروەردە دەکەن کاکە ژیان هەر ژیانی ئەمڕۆیە، ئەوەی دەیبینی تەواوە، قەبر و قیامەت هیچ نییە، حەشر و حسابی هیچ نییە، بەهەشتی چی جەهەنەمی چی؟ ئەوە مەسەلە فەلسەفیەکەیە کە خەڵکی پێ کافر دەکەن، دەڵێن چێ ئەوەی دیتووە، چێ لەوێ هاتوتۆ، ئەوەی بۆ خۆی نەیبینی نابێ بڕوامان پێبی، ئەوەی وەبەر پێنج هەستەکان نەکەوی نابێ بڕوامان پێبی، ئەوە شتێکی خەتەرە. ئاخر تەوەرە کە باسی ئەسبابەکانمان کرد، باسی دەرئەنجامەکانی ئەزمەی عەقڵ بکەین. هەڵبەتە من زۆر بە کورتی وەکو چەند سەرە قەڵەمێک باسەکەم، ئەگەر ئینسانیەت لە ئەزمەی ئەقڵدا بەردەوام بی و بژی، هەڵبەتە ژیان ئینسان تووشی کۆمەڵێک کۆسپ و تەگەرە و ئاستەنگ دەبی، تووشی کۆمەڵێک مەشاکیل دەبی. یەک لەوانە بڵاوبوونەوەی بێدینی، تووشی بڵاوبوونەوەی بێدینی دەبین، وەکو لە زۆرێک لە جیهان ئێستا بەڕاستی یعنی بێدینی سائیدە، لە جیاتی یعنی بێدینی بەدیلە، لە جیاتی دینداری خەڵک ڕووی لە بێدینی کردیا. جا دینداری مەبەسمان هەر ئەوە نییە دینی ئیسلامیش، فەرموو ئایا مەسیحیەکان و جوولەکەکانیش لەسەر ئینجیل و تەورات ماون؟ یعنی ئینحرافیان کردووە، لایان داوە. ئەوە لە ئەنجامی چییە؟ لە ئەنجامی ئەوەی بیرکردنەوەیەکی سەحیحیان نییە، تووشی ئەزمەی ئەقڵ بووینە، لە ڕوانگەی دینەوە تێناڕوانن، بیر ناکەنەوە، تووشی ئەو بێدینێ بووینە، هەستاینە مەسەلەن بە دوای شتێک دەکەون دەڵێن لادینی. ئەوە گەیشتۆتە عالەمی ئیسلامیش کە بەڕاستی دەیانەوێ ئێمەش بەو دەردا بکوژن. ئەوەی تر نەتیجەی ئەزمەی ئەقڵی ئینسان بڵاوبوونەوەی جەهالەت و نەزانیە و هەروەها دواکەوتنە، ئینسان دوا دەکەوی لە ژیان و بەرپابوونی کێشەی هەمەلایەنە کۆمەڵێک کێشەی سیاسی، ئابووری، جڤاچی، ئەمنی، عەسکەری، ئاینیمان لۆ بەدی دێت. ئاخر شت کۆی باسەکەمان لەبەرەوەی وەختمان نەماوە کە ئێمە ئەوەندە بە گرنگ باسی ئەو بابەتە دەکەین، ئایا چارە چیە؟ چارە خۆ ناکری ئێمە تەنیا باسی کێشەکان بکەین، تەنیا ڕەشبینی پیشانی خەڵک بدەین،
ئایا نابی وەکو دکتۆرێک مەبەستم خۆم نییە، یعنی حزبە ئیسلامیەکان، قادەکان، یعنی داعیەکان پێویستە هەمیشە چارەسەریان بۆ ئەزمەکان و بۆ مەشاکیلەکانی خەڵک پێبی، تاکە چارەسەر عکسکردنەوەی ئەسبابەکانە کە دەڵێن خوانەناسی خەڵک خوا بناسی، کە دەڵێن پەیڕەویکردن لە ئیسلام، یعنی کە پەیڕەوی ناکرێ هەر کاتێک پەیڕەوی کرا و هەروەها هەر یەکێک لەو خاڵانە ئەگەر بین ڕێک پێچەوانەیان کەینەوە بە تەئکید ئێمە لە ئەزمەی ئەقڵ ڕزگارمان دەبێ، بیرکردنەوەیەکی ڕاست و دروستمان دەبێ، ژیانێکی تەندروستیشمان دەبێ. جا بەڕێزان ئازیزان، ئەم بابەتە هەڵبەتە بابەتێک کە بەڕاستی پێویستە چەندان کتێبی لەسەر بنووسرێ و چەندان بابەتی لەسەر پێشکەش بکرێ، لەبەر ئەوەی هەر ئەوەندە هەڵەگری ئەو کاتە بەم شێوەیە دێنە کۆتایی بابەتەکەمان. زۆر سپاسی هاتنتان ئامادەبوونتان دەکەین. خوای گەورە پاداشتی بەخێرتان بدات. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.